إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، برایانی بەڕێز و خۆشەویستم، باشترین کەلام، باشترین فەرمایش کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ و باشترین ڕێبازی محەممەدی مختارە صلی الله عليه وسلم. خراپترین ڕێگا و ڕێچکان ئەو ڕێگا و ڕێچکانانەیە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم. هەر لادانێک لە ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم نەکبەتیە و بەدبەختیە، لە دنیایە ڕووڕەشیە، لە قیامەتیشا بەڕاستی دوای ئەوەی لە بەردەمی خوای پەروەردگارە زەلیل ئەبن و ڕووڕەش ئەبن، سەرنجامەکەشی ئاگری دۆزەخە. خوای تەعالی من و ئێوە و هەموو مسلمانان پارێزێ. بەڕێزان، لە هەفتەی پێشووە ڕووداوێکی زۆر گەورە لە ناوچەکە و لە هەموو جیهانە ڕوویدا. ئەویش ڕۆخانی حکمی ڕژێمی ئەسەد بوو لە وڵاتی شام واتە سووریا. خۆشەویستەکانم، حافظ ئەسەد و بەشاری کوڕی نزیکەی 54 ساڵ حکمی ئەو وڵاتەیانە کرد، لە ساڵی 70 تا ئێستا. بە شێوەیەکی دیکتاتۆرانە حکمیانە کرد، لە پێناوی مانەوەی خۆیانە لە دەسڵات هەموو ڕێگایەکی ناشەرعی و نایاسایی و خێزەونیان گرتۆتە بەر. بەڕاستی خۆشەویستەکانم، ئەم باوکو کوڕە لە ماوەی دەسڵاتیانە هیچ قسووری یەکیان نەکردووە لە ئاژاوە و قەتڵ و عامکردنی هاوڵاتیانی ئەو وڵاتە. لە ساڵی 1982 کارەساتی حەما کە لەوێ کۆمەڵێک مسلمانی دەست بە دەست نوێژ شۆڕشیان دژ بە ئەم حکومەتە کرد، ئەوەی نەشیە کردیان، هەزاران کەسیان کوشت بە تۆپ و بە ڕاجیمە، ئەو شاری خۆیانیان قەتڵ و عام کرد. هەزاران کەسیش تا ئێستش بێسەر و بێشوێنە و کەس نازانێت چی بەسەرا هات. لە دوای شۆڕشی بەهاری عەرەبی، ئەوەی کە لە ساڵی 2011 دەستی پێ کرد، بەشار ئەسەد، طبعاً حافظ ئەسەد بۆ معلوماتان 33 ساڵ حکمی کرد. دوای ئەوەی کە مرد، ئەمجا بەشاری کوڕی 21 ساڵ حکمی کرد. لەو بەهاری عەرەبیە، لەو شۆڕشەی کە لە سووریاوە دەستی پێ کرد، بەهاری عەرەبی، نزیکەی 1 ملیۆن کەسی لە سووریا کوشت. نزیکەی 5 ملیۆن کەس ئاوارە و دەربەدەر بوون. هەزاران کەس لە نێو زیندانەکانە نیوە کوشت و شێت و هار کرا. خوا پەناماندا. خەڵکی وا هەیە بەگەنجی چۆتە ناو بەندین خانە و سجنەکانی ئەوە ئێستا بە پیری و بگرە هەندێکی زۆریشی بەشێتی، حاڵەتی دەرونی و نەفسیان بۆ دروست بووە، ئێستا ئازادکران دوای ئەم شۆڕشەکە کراوە سەریان. بۆ نمونە، لەو وەضعی حەما کە باسمان کرد لە ساڵی 1982، ئەمر بە طەیارێک ئەکا، بە فڕۆکەوانێک ئەکا کەوا قەسفی شاری حەما بکا، بەڵام ئەو فڕۆکەوانە گەنجە لەخوا ترسە و نایکا، ئەی خاتە سژنەوە. دوای 43 ساڵ ئێستا لەم شۆڕشە ئازاد کرا. گەنجێک بوو، تەمەنی 20 ساڵک، یعنی 20 ساڵان بوو تقریبا، لە بیسەکان نبوو، لە بیسەکانی تەمەنیە، ئێستا
پیاوێکی پیری ڕەشسپی سیرکن بەڕێزە زیندانەکانی ئەو وڵاتە ئەوەندە ترسناک و قێزەونن هەموو دنیا تووشی شۆک بووە خۆشەویستەکانم واللهی زمان گۆ ناکا لە باسکردنی هەش شەرمەکەی باسیکەی کە لە مرۆڤایەتی هەشتی وە هەبوو بێت معقول نییە مرۆڤ بە زیندویی بخرێتە بین دوو ئاسنی قورس و کەپس بکرێت یعنی بێنە ئاسنەکان بێنە سەر یەک حتا کەپسە دوای ئەوە گۆشتەکەی بەهاڕن و بیدەنە دەم حیوانات و درندەکانەوە بە کورتی و بە پوختی بەشار ئەسەد و باوکی قەسابخانە و دۆزەخێکی وایان دروست کرد بۆ هەتایی خەڵکی سووریا بیران نەچێتەوە ئەمە جگەل لەوەی ئەو ملەتە لە ئەو پەڕی هەژاری و نەداریە ئەژێ تەسەورەکەن مۆزەفە پلەبەرزەکانیان موچەکەیان تقریبا بە پارەی دۆلار حسابی بکەی تقریبا 20 دۆلارە ماغان لا حول ولا قوة إلا بالله لەولاشەوە خۆیان طبعا سەرقاڵی بازرگانی کردن بە نەوت و بە غاز و بە مادە هۆشبەرەکان بوون ئەوەندە دەوڵەمەند بوون ساڵانە 5 ملیار دۆلار لەو وەزعی سووریا و ئەو حاڵەتە فەقیریەی کە هەیە 5 ملیار دۆلاریان دەستکەوتووە تەنها لە ڕێگای مادە بازرگانی کردن بە مادە بێهۆشکەرەکانەوە سەروەت و سامانەکەیان لە ساڵی 2023 تەقدیر کراوە بەوەی 200 تەن ئاڵتونیان هەبووە جگە لە 17 ملیار دۆلار جگە لە 15 ملیار یۆرۆ ئەوەی کە جێی سەرسوڕمانە بۆ هەموو دنیا و ناوچەکەش ئەوەیە کە ئەم حکومەتە زاڵمە کە 54 ساڵ حکومەتی ئەو وڵاتە بوون بەرگەی 10 ڕۆژیان نەگرت 10 ڕۆژ هەر بە بێ تەقا ئەتوانی وا بڵێ بە بێ تەقا هەموو خەڵکەکە خۆی بەدەستەوەدا ئەوەندە خەڵکیان بێزار حتا ئەندامەکانی خۆیان کەسە نزیکەکانی خۆیان تەبەڕایان لێیان کرد داخیراوە بوو هەر ئەوەی پێکرا ڕای کرد خۆی بنە ماڵەکەی ئەو خەڵکە ڕەش و ڕوتەی کە شوێن نەبوو خۆیانی لێ تیا بشارنەوە شوێنێک نەبوو داڵدەیاندا لە ترسی بەشار ئەسەدا ئەوانە ئێستا لە دوای ئەو خاوەنی ئەو وڵاتن و حکومەتیان لە وڵاتە تەشکیل کردووە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سورەتی ئالی عیمران ئاەتی 26 ئەفەرمێ قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير براسي خوايا تو خاوني همو شتكاني تو پادشاهي همو پادشاكاني ملك دەسڵات بەدەستی تۆیە ئەیدەی بە هەر کەسێک خۆت ئارەزوو لەسەر بێ و لە هەر کەسێکیشی ئەسێنیتەوە کە خۆت بتەوێ و هەر کەسێک خۆت بتەوێ بەرزێکەیتەوە و هەر کەسێکیش بتەوێ نزمێکەیتەوە بەڕاستی تۆ بەسەر هەموو شتەکانە بەتوانای خۆشەویستەکانم زوڵم و ستەم تاوانێکی زۆر زۆر گەورەیە یەکێکە لەو تاوانانەی کە خوای پەروەردگار حرامی کردووە ئیتر زوڵم و ستەم لە شتێکی بچووکۆ دەستی پێکە هەتاکو شتێکی گەورە هەتاکو دەسڵات لەوە دەستی پێکە کە تۆ جاری وایە زوڵم لە نەفسی خۆتەکەی هەندێک خراپە هەیە هەندێک شتێ لە نەفسی خۆت زوڵمەکەی بۆ نمونە کەسانێکن مادەی بێهۆشکەر ئەکێشن یا عارەقە خۆنەوە یا ئیتر جۆرەها تاوان کە ئەنجامێدەن ئەمە زوڵمە لە نەفسی خۆت زوڵم لە خۆتەکەی ئەمجا زوڵم لە کەسوکارت لە خێزانەکەت لە مناڵەکانت لە دایک و باوکت لە براو خوشکانت ئیتر هەروە ئەڕوا ئەمە هەتا ئەگاتە زوڵم لە دراوسێ زوڵم لە خزم و دۆست هەنێ کەسێ شتێکی بەدەسە پلەپایەکی بەدەسە با پلەپایەکەش فرەبەرز نەبێ بەڵام زوڵمەکە تاوانەکەی هەر تاوانە چونکە ئەو دەسڵاتی هەیە بەسەر جاری وایە بەسەر شتێکی بەسەر چەند کەسێکە سەیرەکەی زوڵمیان لێکە ئەگەر دەسڵاتی هەبێ بەسەر ملەتێکیشە هەر زوڵمەکە ئیتر حتا ئەگاتە کار بەدەستی وڵات کە خوای تەعالی ئەمانەتی ئەو وڵاتەی بە ئەو سپاردووە ئەمانەتی ئەو خەڵکەی بە ئەو سپاردووە خۆشەویستەکانم ئەساس و بنچینەی هەموو دەسڵاتێکی ڕێکوپێک لەسەر عەدالەتدا ئامەزرێت عەدالەت و دادگەری ئەساس و بنچینەی دەسڵاتە بەڕاستی بۆیە خۆشەویستەکانم نابێ کار بەدەستی وڵات زوڵمکە ئەبێ نەیە لێ خەڵک زوڵم لە یەکتری بکەن ئەبێ تەدەخل بکە حتا لە ناو خێزانە نەیە لێ پیا و زوڵم لە ژنەکەی بکە نەیە لێ کەس هیچ کەسێک زوڵم لە ئەوی تر بکە حتا تەنانەت خودی کەسەکانیش یعنی ئەگەر کار بەدەستی وڵات عادل بێ و دادپەروەر بێ خۆشەویستەکانم ئەو کاتە خەڵکەکان خۆیانیش زوڵم لە خۆیان ناکەن حتا خۆیانیش زوڵم لە خۆیان ناکەن سە خەڵکەیە خۆی ئەکوژێ
خەڵکەیە خۆی ئەکوژی، ئەوە طبعا ئەوە زوڵمە لە نەفسی خۆت ئەیکەی، چونکە بەو شتەی کە خۆتی پێ ئەکوژی لەناو جەهەنەمە ئەکوژرێتەوە بەردەوام. ئەگەر بڕۆیتە بنچینەی ئەوەی کە ئەو کەسە بۆ خۆی کوشتووە، سەیرەکەی سەبەبەکەی دەسڵاتە، سەیرەکەی سەبەبەکەی کاربەدەستە کەوا ژیانێکی باش بۆ ملەتەکەی فراهەم ناکا، بۆیە خەڵکەکان بێزارە بن لە گیانی خۆیان، لە ئەخیرا مەجبور خۆیان ئەکوژن. هەنیەکیان یعنی ئیمانەکەیان زەعیفە و تەحمل ناکەن لەوە چی خۆیان بکوژن. ئەو زوڵمەی کە لە نێوانی خەڵکە هەیە، لە نێوانی عایلەیە خێزانەکانە، هەر هۆکارەکەی بگەڕێرە سەیرەکەی دەسڵات. ئەوەی کە ڕئیس عەشرەتێ لە ژێردەسەکانی خۆیەکە بڕۆرە تەماشایکە کێ ئەو ڕئیس عەشرەتی کردێتە گوندە، کێ ئەو ڕئیس حزبەی کردێتە گوندە بەسەر ئەو خەڵکەوە، سەیرەکەی دەسڵاتە. هەر کەسێ زوڵمێکەکە لە وڵاتە هۆکارە سەرەکیەکەی بۆ دەسڵاتە گەڕێتەوە. ئەگەر بڕۆی پیا سەیرەکەی دەسڵاتە. وەزیرێک کە زوڵمەکە، بەڕێوبەرێکی گشتی کە زوڵمەکە، بەڕێوبەرێک لە هەر فەرمانگەیەکە کە زوڵمەکە، محافظە، قایم قامە، مدیر ناحیە، هەر کەسێک کە زوڵم بکە هۆکارەکەی دەسڵاتە. خوای تعالی لە قورآنی پیرۆزە ئەفەرمێ لە سورەتی ئیبراهیم ئاەتی 42 ئەفەرمێ ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار. ونزاني خوای تعالی بئاگایە لە زاڵمان کاتێ زوڵمەکەن، وانەزانی کاتی ئەوان ئەو کاری زوڵمە ئەنجامەدەن، خوای تعالی باش ئاگای لێیەتی. بەڵام خوای تعالی لە دنیای مۆڵەتیانەدا ماوەیەک، دوای ئەوە لە ڕۆژێکا تۆڵەیان لێسێنێتەوە کە چاوەکان هەمووی ئەبڵەقە بن. خوا پەناماندا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە حەدیثەکە قودسیە ئەفەرمێ خوای تعالی فەرموویەتی يا عبادي إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا. أي بەندەکانم من زوڵمم لەسەر خۆم حرام کردووە، بۆیە لە نێوانی ئێوەیشە حرام کردووە، زوڵم مەکەن. بۆیە خۆشەویستەکانم هەر کەسێک زوڵم بکات و هەر کەسێک خوای تعالی دەسڵاتێکی پێ بدا، ئەگەر قەدری نەزانێ گوناحێکی زۆر گەورەی کردو، و خوای تعالی ئەو ئەمانەتەی کە پێی داوە لە ڕۆژی قیامەتە ئەیکا بە هۆکاری قوربەسەری و ئاگری جەهەنەم بۆ ئەو کەسە. ئەمجا خۆشەویستەکانم زاڵم بە تەنیا ناتوانێت زوڵم بکە، یعنی قەزدم دەسڵاتە، هیچ دەسڵاتێک ناتوانێت زوڵم بکە ئیلا کۆمەڵە خەڵکێک لەگەڵیان هاوکارن بۆ ئەو زوڵمە. جا خوای تعالی لە قورآنی پیرۆزە ئەفەرمێ لە سورەتی هود ئاەتی 113 ئەفەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار. ئەفەرمێ قەت پشت بە زاڵمان مەبەستن و هاوکاریان مەبن لە زوڵمەکەیانە، ئەگینا ئاگری جەهەنەم ئێوەش ئەگرێتەوە. لە ڕۆژێکا وما لكم من دون الله من أولياء ثم لا تنصرون، لە ڕۆژێکا کە هیچ کەسێک ناتوانێت فریاتان کەوێت، نە ئەو زاڵمە و نە خەڵکی تریش، بەڵکو زاڵمەکان تەبەڕاتان لێ ئەکەن. لەو ڕۆژە تەبەڕاکەن، ئەڵێن خوایە ئەگەر ئەوانە نەبووە ئێمەش ناتوانین زوڵم بکەین. بۆیە خوای تعالی لە شوێنی ترە لە قورئانە ئەفەرمێ ئین فرعون وهامان، فرعون پاشای گەورە، وهامان وەزیرەکەی و کاربەدەستەکانی ڕئیس وزەراکەی، وجنودهما سەربازەکانیان، كانوا خاطئين، هەمویان بەیەکەوە هەڵن، و نەزانێت کابرایە کە پاڵپشتی زاڵمە و زوڵمەکە بۆ زاڵم جێبەجێەکە ئەو ناگرێتەوە، من چی بکەم بەخوا ئیتر ئەو ناخواتەوە. تۆش ئەگەر لە دنیایش ڕزگارت ببێ، لە ڕۆژی قیامەتە دەربازت نابێت. لەبەرەوە بڕێزان ئەبێ ئێمە خۆمان بپارێزین، حتا وەلەو بە وشەیەک هاوکاری زاڵم نەبین لە هیچ شوێنێکە، بە وشەیەک یان بە کردارێک، چونکە زاڵم ئەوە حاڵێتی تەماشا کە ئێستا ئەوانەی کە لەگەڵ ئەو زاڵمە بوون هەر لە دنیا چەندێ ڕوڕەشن. لە وڵاتی خۆمان ئەوانەی کە لەگەڵ حزبی بەعسا بوون، دوای ئەوە چەند ڕوڕەشن، چەند ڕوڕەش بوون. ئەگەر چی بەداخەوە ئازان بڵێم چی لە وڵاتی ئێمە جاری وایە ئەوانەی کە لەگەڵ ئەوانە بوون، ئێستا هەم جارێکی تر لا حول ولا قوة إلا بالله نازانێت پێ چی بڵێ. داواکارم لە خوای پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدا، دامەزرامان کە لەسەر دیندارەتی، لەسەر ئیسلامەتی. یا ربی خوایە لەوانەمان بگێڕی هەرگیز نە زوڵمەکەن نە هاوکاری زاڵمە بن، یا رب العالمین.
يا ربي خوایە هەر کەسێ زوڵمەکە هەر کەسێ زوڵمەکە ئیتر لە کەسانێکی کەری ژێردەستی هەتا وەکو کار بەدەست یا ربی خوایە بخاتە ناو جوانەکانی خۆت بیبیتەوە بەلای خۆت یا ربی خوایە بیبیتەوە بەلای خۆت و زوڵمی لادەی وەکو چۆن بەشار ئەسەدت ئاوا بردۆ چۆن ڕوڕەشت کردە یا ربی خوایە ڕوڕەشتری کەی ئەو بیبینین سزای هەلەم دنیاە سزای هەموو ئەوانەی کە کردوێتی لێی بسێنیتەوە لەم دنیاە یا ربی خوایە و پاشان لە قیامەتیشا خۆت ئەزانی چی پێەکەی یا ربی خوایە ڕحم بە مردەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بکەی بدەی دامەزراومان بکەی لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی یا ربی ماڵ مناڵمان صالح بکەی یا ربی خوایە گەنجەکانمان صالح بکەی یا ربی خوایە کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری یا ربی خوایە دەستی هیچ زاڵمێک بەسەر ئەم وڵاتی ئێمەشا مسلط نەکەی ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوشي سكانم رسول الله صلى الله عليه وسلم لحديثك أفرمي كإمام بخاري قريت وأفرمي دخلت امرأة النار في هرة أفرتك بهوي يكبشي لو بهوي بشي ليك شو آقري جهنم بهوي بشي ليك ربطتها بس يوي فلم تطعمها خواردني في ندى ولم تسقها خواردنوي في ندى ولم ترسلها فتأكل من خشاش الأرض برالاشي نكد بو خوي برا لسن أم زي هانو بريني خواي پروردگار بخواتوا أو آفرت بهوي تاواني أو كظلمي لبشي ليك كردوا خواي تعالى خات آقري جهنم أي أجر كسيك ظلم لمروفيك بك يك تنها مروفي جنكي خوت كركي خوت كشكي خوت يعني هر كسيك يتر ظلم ليك مروفي بكي مروف لكيو بشيله لكيو كخواي تعالى همو مخلوقات السرزوي لبر خاطري يمي مروف دروس كردوا يغمري خواه صلى الله عليه وسلم لحديث كتراء فرمي روخاني كعبة برد كعبي مالي خواه أو كعبة بيروزات كأيما همو من روح كينا قبلو كعبي مالي خواه كاتين وجكين برد بير روخيني خشت لاي بدي او قورانيه كمسلمانيه بكوجي او قورانيه كدست هبي لكوشتني مسلمانيه كمرجنيه خود بكوجي دستي شبيه دمتي شبيه تاوانا كزور قوريه وي برزان ظلم زور قوريه من بكار بدستاني امولاتي خومانا عليهم عبرت وربقرن لبشار اسد عبرت ورقرن لكار بدستاني في شو امولاتي ايما قال تعالى فرمي وسكنتم في مساكن الذين ظلموا هر ايوه رويتانا جاي او ظالمانا عينا قصر الجمهوريه او جاي امان هانتي عينا او قصر مقراني او انا امان هانتي استا بويا اغاتن لخوتان بتماشا او حديث كان بشيليك اگر بشيليك بهوي تو بمري اي بير كيتوا ملتك موچكي دوا بخي ملتك لوانيه كابرا لوانيه خوي بكو جبهوي او كتو اما نمو تشد دواخس او ندوات اوا قرزار ابي وناتشار ابي يعني لو اتش انا ابغى اتبرش كثير ايماني هم خلق ايماني بقوت منيا يا مش شرمزار بوين شرمزاري دكان كان بوين شرمزاري او ماركتانا بوين والله من مالي خشكي خوما ماركتي قسم بخوا او نقرز مليكر للروم نايا دوني اوار روشتين بقيزمكم والله ناتشتو هرشي بباب تتواو يعني ما بخوا بحياتي دمشاي نداوتك حرشت مينا وهربر بس يتر خو اوش اراب يا بشد بكري بس يتر باب امري لما الله كيا بس يعني نازم امانه بشر نين هورشيان نيه نازم بليم شي نازم يعني لا عبارتك نيه دي لمشو نوا لازم بو بير ناكنوا دوايا خين قينا حتى ماني ايه باب جان دواي شي خيتو بو خد باشا كوتتي هاي لسر اوي خوشي بلم دنيا تو هاي تايا خوتو مالو من يبير لو خلقم كرو كاد خلقه نحسن خلقه هواء بهواجه وراسه هواها ناس بس اي هواء خوارنا كيف ناي ويا برزان نازل ام برزانه بير حتى كبير ناكنوا خلق هي امريت نخوش امري بهوي او متكي باكوتو خلق هي دور للرجناب نازل الانسان هذه الفاظ بكاري بير اخلاقي لدى صدا بهوي ام تشوك دواكوتو والله لو وجه هزارها خلق لو ما هو ام تشي دواكوتو اخلاق لدى صدا نازل يعني يما غير ما كردله شنلو نازل بلم شي نازل والله هر شيء نازل ما قربلي هرچی الله هین هلا دیتو داتنا و چاو خوته نازانی بڵێ چی دوعای شەڕیان لێکەی
ئەترسی خراپتر بێتە شوێنەکەی. ئێمەمانت خوایە سەدام حوسێن لەناو بدەیت یەکوزانی لە سەدام حوسێن خراپترمان تووشە. يعني هیچ نەبێ سەدام حوسێن حسابی عێراقی وەک یەک ئەکردوێت چاو موچەکە لە یەک کاتە ئەهات ئەگەر بەرامبەری نەوەستایەوە احتیمال هەبوو قەت بەر ئەو غەڵەتی هینێکت بەرامبەر نەکا. ئێمە گشتمان لە بیرمان دێ هەر شتێ ڕوویدابێ ئێمە پێشا شتێکمان کردووە بۆ ئازادی بۆ نمونە هەڵەبجە یا مەسەلەن ئەنفال کراوە تۆ بەرامبەر بە ئەو وەستایتەوە لە بڕێ مەواقیفە ئەمجا ئەو دەستی کردوتە هینکردن. بەس ئەمانە بەپێ هیچ ئێمە ئێستا وەستاوین موچەکەمان دوا خەنجاری وایە بیر لەوە ناکەنەوە. مانگی پێشوو سێ مانگی ڕۆی ساڵی پێشوو یەقینا بۆ بڕوە رازین ئەگەر هاوڵاتێکی عەرەب یەک مانگی بڕوە رازینی یەقینا ئەم ملەتە چییە بەشەر نییە حسابی بۆ ناکرێ. خوای تەعالە هەر کەسێ خراپە خوای تەعالە لە ناوی بە ناڵێ ملەتەکە ئینشاءڵڵا ئەم ملەتە ئێمە ئەگەر بگەڕێتەوە بەلای خوا و ڕاز بکە لەگەڵ خوای تەعالە ڕەحمی پێکە. بەڵام ئەو زاڵمانە نازانم هەتا کەی بیر ناکەنەوە.